سێم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزە ئێرە مەیدانی ئاژەڵفرۆشانە لە قەزای سەید سادق لە ڕۆژەکانی جەژندا جمەی دێت لە کڕیار هاوڵاتیەکی ئەجگار زۆر سەردانی ئەم مەیدانە دەکەن بە مەبەستی کڕینی ئاژەڵ و ئەنجامدانی قوربانی لە گوندی مایندۆڵی سەر بە قەزای سەید سادقیش ساڵانە ئاژەڵێکی زۆر دەکرێتە قوربانی بۆ ئەم ساڵیش 90 سەر ئاژەڵ کرایە قوربانی. ئێمەش وەکو هاوڵاتی هەمومان لە کاتی ئەم جەژنە و ئەم مەوسومە زۆربەمان ڕووەکەی نەمەیانەکانی ئاژەڵ و ئاژەڵداران بۆ کڕینی حەیوانات بۆ ئینشاڵڵا بۆ زنوکردنەوەی ئەو سونەتەوە لە هەنێک کاتە هەنێ لە مامۆساکان هەنێ لە مەفەسەلین ئەفەرمون کە ئەمە لەوانەیە لەسەر کۆمەڵی خەڵک واجب بێ. الحەمدوللا میلەتی ئەمەش میلەتێکی ئیلتیزامدارە ئیلتیزامی هەیە بە دینۆ سوپاس بۆ خوا بە پێی دەسەڵاتی خۆی هەموو کەسێ ئەم لەم مەوسومە قوربانیەکە. ئەم ساڵ سڕ ڕای خراپی دۆخی ئابووری و نەبوونی موچە و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەڵام ئەوەش نەبووەتە ڕێگری تاوەتی لەوەی هاوڵاتیان قوربانی نەکەن ئەوان بە دڵخۆشیەوە قوربانی ئەنجام دەدەن ئەمە سەر ڕای ئەوەش کە نرخی ئاژەڵ لەم ساڵدا لە 4 ساڵی ڕابردوودا بەرز بووەتەوە. من جانبازم تیم بۆ مەیدانی ئاژەڵان لەخوا بەزایە بە گوێرەی وەعز قوربانی ئەوەنە کراوە بە ئیمساڵ بە قەد 2 ساڵ کراوە لەخوا بەزایە خەڵک دڵی فەریاعە لەخوا بەزایە خەڵک جێوی باشە لە گوێرەی نەخۆشی کۆرە ناو نەخۆشی کۆرە ناو بێپارەی لەخوا بەزایە خەڵک وازی باشە و حیوانی سپی لە 5,000 هەیە تا 4 بێ و تا 4.5. الحەمدولله سەبارەت بە جەژنی قوربان ئێمە الحەمدولله لە قەزای سەید سادق وەکو مەنتیقەی خۆمان نوێژی جەماعەتمان کردووە نوێژی جەژنیش و نوێژی هەینیشمان هەر بە جەماعەت کردووە. قەزەی مەسەلەی قوربانیکردنیش الحەمدولله لە قسەی سادقا بە ڕێژەیەکی زۆر زۆر قوربانی کراوە کە ویستیشیان قوربانی نەکرێ هەندێک خەڵک ئەوانەی کە حەزیان کرد جەژنی قوربان نەکرێ الحەمدولله بۆیان نەچووە سەر سوپاس بەخوای پەروەردگار. مامۆستایەکی یاینی باز لە گەورەی ئەنجامدانی سونەتی قوربانی دەکات و دەڵێت ئەرکە لە سەرەوەی کە توانای هەیە قوربانی لە پێناخوا بکات و پاداشتێکی گەورەشی هەیە ئەو مامۆسایەنیە داواکاریشە لە وڵاتیان قوربانی لە شوێنێکی گونجاودا بکەن و پاشماوەی ئاژەڵەکەش لە دوای خۆیان جێنەیەڵن. معلومی هەموو لایەکمانە جەژنی قوربان خۆی ناوەکەی خۆی بەخۆیەتی یعنی قوربانیدان بە هەموو شتێکی بە قیمەت بکلی نەفسی و نەفیس بە نەفسی خۆمان بە ڕۆحی خۆمان بە شتە بە قیمەتەکان ئەوەی کە مەشهور بێ لە شەرع و لە فیقها باس کرابێ ئەو حیوان وڵا خوشتانەی کە داری کراوە بۆ قوربانیکردن بۆچی ئەم قوربانیە بۆ چییە؟ خی گەورە چی پێویستی بەم قوربانیە؟ دیارە بۆ ئەوەیە ئێمە فێری تەخوا فێری بەخشین بین. هەرچەندە پێش هاتنی جەژنیش موچە دابەش نەکرا بەڵام لە شار و شارۆچکەکانی هەرێم مسلمانان دەستیان کردووە بە قوربانی بە گشتی ڕێژەکە جێی دڵخۆشیە و نیشانەی بەرزڕاگرتنی ئەو دروشمە ئیسلامیەیە. سوێ محەممەد کەناڵی پەیام سەید سادق.